الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. فرمێسکەکانی چاومان نایەنە خوارە و ناگرین بێهەزنین هەموو ڕۆژێک لە دەرگای باخچەوە دێینە ژوورێ و چاوەڕێتین بانگێک بکەیت و ئێمە بەیانی باشن لێ بکەین ئەی خاتوونە شۆخ و شەنگەکەی 11 ساڵی پڕ لە یاد و بیرەوەری باخچەکە زاڵ بوو بەسەر هەموو کێشەکانیدا. لە بەرواری 12 ساڵی 1980 دامەزراوە. ئەمڕۆ یادی چرەی خوالێ خۆش بوو باجی قۆمری کە کارمەندێکی زۆر لێ هاتوو سەرکەوتوو بووە لە باخچەکەمانە زۆر دڵگرانی بە کۆچی دوایی هەستاین بە سازکردنی کۆڕێک بووی وەکو وەفایەک هیوادارم بنەماڵەی خوالێ خۆش بوو لەگەڵ میوانە ئازیزەکانە بتوانین لەگەڵ ڕۆحی پاکی باجی قۆمریە ئاسوودە کردبێت. نزیکی لە 2004ەوە باجێ لەگەڵمانە وەکو دایکێکی بەسۆز وا بۆ لەگەڵمانە بە تایبەتی لەگەڵ مناڵەکانە هەمیشە پاکوخایانی باخچەکەی لە ئاستۆ گرتبوو هەمیشە خۆی بە دایکێکی بەسۆزی میرەبانی مناڵە چاوگۆشەکان نەزانی بەڕاستی جێگەی لە دڵ و دەرونی سەرجەم ستافی باخچە بەجێمێنێت و ئەتوانم بڵێم بەم زوانە لە بیرمان ناچێتەوە خوا ڕۆحی پاکی بە بەهەشت شادکە.